خوای بەخشندە میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵم لە بەرنامەی لە پایتەختەوە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدام و پێتان دەگەینەوە. ڕاپەڕینی ساڵی 1991 خاڵی وەرسەرخانی مێژووی گەلی کوردستان ناونیشانی بابەتی ئەمجارەی لە پایتەختەوە. ئایا ئەو ئامانجانەی کە ڕاپەڕینی بۆ ئەنجامدرا هاتوونەتە دی؟ ئەگەر بێت و باس لەو ئامانجانە بکەین ڕەنگە زۆرێکمان باز لەوە بکەین کە ئامانجەکان نهاتوتنەتی. هۆکار چییە تاوەکو ئێستا خەڵکیش ئاوات دەخوازێ بە سەردەمێک کە ڕاپەڕینی تێدا ئەنجام نەدرا بوو. لە ئێستاشدا ڕەنگە وێنەی دیکتاتۆرێکی وەک سەدام حوسێن ببینێ و فرمێسک لە چاوەکانی بێتە خوارێ. بۆ نەمانتوانی وەکو گەلی کوردستان ئەم هەنگاوی کە ڕاپەڕین بوو دوای هەنگاوی دیکە بەهاوێژین و ببین بە نمونەی دیموکراسی، ببین بە نمونەی خۆشگوزەرانی ئەو ئاواتانەی کە پێشووتر سەرکردەکان لە سەردەمی شاخ باسییان دەکرد. پێشووتر دەوترا کە تاکە پەناگەی کورد شاخە، بەڵام لە ئێستادا زۆرێک لە چاودێران وە خەڵک بەگشتی باز لەوە دەکەن ئەوانی کە لە شاخ بەدەست هاتوون لەسەر مێزی دانوستان لە گفتوگۆدا سەرکردەکان دەیدۆڕێنین ئەگەر دەستەواژەکە دروست بێ. من میوانەکانم بەخێراتن دەکەم، زۆر بەڕێز دانا سەعی سۆفی چاودێری سیاسی، زۆر بەڕێز کاردۆ محەممەد هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان، زۆر بەڕێز سەلیم کۆیی ئەندامی سەرکردایەتی و بەرپرسی پەیوەندەکانی کۆمەڵی ئیسلامی بە سوپاس و بەخێراتنتان دەکەم بەخێر بێن. کاکدانا لە بەڕێستانەوە دەست پێ دەکەم. ڕەنگە پرسیارێکی دووبارەی 27 ساڵی ڕابردووبی لە ڕاگەیاندنەکانی خۆمان. ئایا تا ئێستا ئەو ئامانجانەی کە ڕاپەڕینی بۆ ئەنجامدرا هاتوونەتە دی یاخودنا؟ زۆر سپاس. لە ڕاستیدا من ناتوانین ینی بڵێن ئامانجێکی دیاری کراوە یاخود پلاندا ڕژراو هەبووە لە پشتی ڕاپەڕینەوە. لەبەرەوەی مە دەزانین کۆمەڵێک هۆکار کۆمەڵک فاکتەری ناوچەی و ناوخۆی هەبوون وایان کرد کە خەڵکی ئەو ناوچەیە ڕاپەڕن. بەڵام دەتوانین بڵێن کە ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی لە پاڵ خواستی ئازادی و سربەخۆی با بڵێن خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی کوردستان ڕەتکردنەوەی سیستمی بوو لە پێکاتبوو لە زوڵم و لە ستەم کە لەسەر بنەمای جیاوازی نەتەوەیی و ڕەتکردنەوەی ناسنامەی نەتەوەیە کورد با بڵێن دامەزرا بوو. سەبارەت بەوەی کە ئایا لە دوای ڕاپەڕینەوە ئەو جەور و ستەمەی کە خەڵک لە دژی ڕاپەڕی ئایا ماوە یاخود ئیدامەی هەیە، سەبارەت بەوەی کە خەڵک دەویست ماف و ئازادیەکانی بەرفراوان بێ لە دوای ڕاپەڕینەوە کەەوە خواستی باڵێن هەموو کەسێکە لەسەر گۆی زەمین خەڵک بە دوای مرۆڤەکان بە دوای خۆشببختی دادەگەڕێن بە دوای ئازادی زیاتر دادەگەڕێن لە هەموو شوێنێک وایە. یعنی هۆش مافێکی سەرەتاییە بۆ هەموو کەسێک وە لە جارنامەی مافی مرۆڤیشدا بامان شێوە لەوە چەسپاوە. بەداخەوە ئێستا کە دەرئەنجامەکەی لە دەستمانە دوای ئەو 27 ساڵ با بڵێن دوای ماوەیەکی دەتوانین بڵێن سێدەیە نزیکە سێدەیە کە لە دوای ڕاپەڕینەوە قسە دەکەین، خەڵکی تا ئێستا دەتوانین بڵێم ناتوانیوە بەو شێوەیە ئازاد بوون کە دایان خواست، بەو شێوەیە سەربەخۆ بن کە دایان خواست، بەو شێوەیە ژیانیان ڕێک بخرێ و مافەکانیان پارێزرا بێ بێگومان بەو شێوەیە. باشە ئەو بارودۆخەی کە خەڵک هیوای بۆ دەخواست هۆکارەکە دەوروبەرە کە زۆر جار ئێمە هەموو کێشەکان یاخود نسکۆیەکان دەخینە سەر ئەستۆی لایانی دەرەوە بەرامبەر یان ئەوە ئەو حکومڕانیەیە کە خۆمان بەڕێوەی دەبین. بێگومان ینی هۆکاری سەرشی پەیوەندی بە خۆمانەوەیە بە شێوازی بەڕێوەبردنی خۆمانەوە. من دەمویست باز لەوە بکەم. ئێمە بەداخەوە بە بیانووی جیاواز هەمیشە دیموکراتیتمان تەجیل کردووە، ئازادیەکانمان تەجیل کردووە. ینی هەرچی ماف و ئازادی هەوە کە دەبواە بۆ خەڵکی هەرێمی کوردستان دەستەبەر بکرێ هەمیشە تەجیلمان کردووە. هەمووش بیانوەکە ئەوە بووە یاوەتە
وەزعی ناوخۆیمان تاوانە یاوە تا وێنەیەکی دوژمنمان لە بەرامبەر خۆمان کێشاوە جا سەدام بێ یاخود دەوروبەر بێ تا سەدام بوو ئێمە سەدامان کردو بە وێنەی دوژمن و وێنەی هەڕەشە و وامان دەکرد کە هەرچی بۆ نمونە چاکسازیە یاخود هەرچی پرسی باڵێن سەقامگیرکردنی بنەماکانی دیموکراسی و تەزیلمان دەکرد دەمان گوت ئێستا کاتی نییە لەبەرەوەی هەڕەشەمان لەسەرا کە سەدامیش نەما وێنەی هەڕەشەی ترمان دۆزیەوە ینی لە کاتێکدا ئێمە بەغدا باڵێن هاوسەنگەری پێشمەرگە بوون هێزە شیعەکان هەندێک هێزی تر و هاوپەیمانی کورد بوون دوایی ئەوانەمان کرد بە دوژمنی خۆمان وێنەیەکی هەڕەشەمان لەوان دروست کرد ماوەیەک تورکیا ئێرانمانەوە کرد و لە کاتێکدا ئێمە پەیوەندێکی زۆر باشمان هەبوو ئەگەر سەر ئاستی حزبیش بێ لەگەڵ تورکیایان لەگەڵ ئێران بۆیە بەڕاستی من وای دەبینم کە لە کرۆکی لە ناواخنی هێزە سیاسەکانی هەرێمی کوردستاندا بە تایبەتیش ئەوانەی کە حکومڕان بوون بە درێژایی ئەو ماوەیەدا ناتوانین با بڵێن نیەتی یاخود ماهیەتی چاکسازی و بنەماکانی دیموکراسی و مافی مرۆڤوانە بدۆزینەوە لەبەرەوەی ئێمە تەجروبەمان هەبووە لە ماوەی ئەو 27 ساڵە لە ماوەی ئەو سێدەیە نەتوانراوە ینی نتوانراوە ئیش لەسەرەوە بگە ئەمە لە کاتێکدا ئێمە دەسەڵاتی تاوامان هەبووە ئێمە وەکو حکوومەتێکی سربەخۆ یاخود نیمچە سربەخۆ ئیشمان کردووە وڵاتانی دنیا هەموو با بڵێن دەتوانم بڵم کەم تا زۆر جۆرێک لە ئێعتراف بەو هەرێمە کراوە لەبەرەوەی پەیوەندی دیبلۆماسیان هەبووە و هەروەها لە زۆر هاوکارمان بوون بۆ ئێمە بنیاتی قدراتی خۆمان کە بنیاتی موسساتی خۆمان بکەین لە کاتێکدا ئێمە دەمانتوانی ژێرخانی خۆمان دامەزرێنین با بڵێن تاچی کوردی دروست بکەین بە ماف و ئازادیەکان تاری بکەین بەڵام ئێمە ئەو کارانەمان ئەنجام نەداوە و لە ئەو قەرانانەی ئێستاش کە هەیە ئەو وەزع ناوخۆی ئێستاش هەیە دلیلی ئەوەیە کە ئەو نیەتە ئەو نیازپاچیە لەلایەن دەسەڵاتدارانی کوردەوە نیە. کاکاردۆ دووبارە بەخێراتم دەکەم چۆن بتوانین ئەو نیازپاچەی کە باس کرا کە کاکدانا باسی کرد دروستی بکەین ئایا ئەوە لە حکومڕانان دەست پێ دەکات یاخود لە کۆی گشتی هاوڵاتیان کە ڕەنگە زۆر زە بڵین ئەوان بە زۆرێک لە زۆرەکان خۆمان بڕیار بەدەستەکان دروست دەکەین. سپاس ئێمە دەتوانین ڕاپەڕین بە پرۆژەیەکی تەواو نەکراو بچێنین چۆن دەتوانین ئەو وەرچەرخانە مێژووی کە لە بزوتنەوەی ملی ڕزگاری خوازی گەلی کوردستان ڕوویداوە ئامانجەکەی و گۆڕینی شێوازی خەبات لە بە پشتیوانیکردنی خەباتی چەکدار بۆ ڕاپەڕینی شارەکان چۆن بتوانین ئەم پرۆژەیە تەواو بکەین بە ڕای من ئەمە پێویستی بە بەهێزکردنی جوولانەوەیەکی ترە لە قۆناغێکی نوێی بڵێن بیناکردنی خۆماندا کە دەتوانم بڵێم ئەمە با بڵێن شارڕێگاکەی ئیرادەی میلەتەکەمانە کە دەتوانێت گۆڕانکاری بکە لە فۆرمێک لە حکومڕانی کە شکستی خوارد لە بیناکردنی دامەزراوەکانی خۆی لە داهێنانی کەلتورێکی سیاسی لە ئاڵوگۆڕی دەسەڵات لە دادپەروەری لە گۆڕینی حزب لە ئامرازێک بۆ ڕزگاری بۆ بڵێن ئەو پەیام و پرۆژەی هەیەی کردن بە ئاستەنگ لە بەردەم ڕێخستنی کۆمەلگا بە شێوەیە ئەو فۆرمەی کە باسکرد چۆن دەگۆدرێ ئەوە بە شێوەیەکی ئاسان قسەکردن لەسەری بەسە یاخود ئەوە چی لەسەر حیزبەکان پێویستە ئەوانەی کە بە زۆرێک لە زۆرەکان قسە لەسەر شێوازی فۆرمی ئێستای حکومڕانی دەکەن. ئەزانی گۆڕانکاریەکان ڕێگا زۆرە بۆ گۆڕانکاری کە هەر میلەتێک کاتێک دەسەڵاتەکە دەگاتە بنبەست لەگەڵ لە چارەسەرکردنی کێشەکانی لە قەیرانەکانی لە بەڕێوەبردنێک کە بەڕێوەبردنێک بێشایستەی قوربانی و ئەو نوێنەرایەتیبی کە خەڵک ڕای دەسپێرێ ڕێگا و بژاردە زۆرن بەڵام باشترین ڕێگا کامەیە کە دەتوانێت ئامانجەکانی خەڵکیش بینتە دی و حکومڕانێکی دادپەروەریش بێ و حکومڕانێکی دیموکراسی بێ و کەرامەتی مرۆڤ بپارێزی ئەو ڕێگایە ڕێگای هەڵبژاردنە ڕێگای دیموکراتیە ڕێگای دەستا و دەستکردنی دەسەڵاتە ڕێگای سندوقەکانی دەنگدانە کە پێویستە ئیتر خەڵک خاڵێک دابنێ و بڕیار بدا لەوەی
ئیتر ئەو هێزانە ناتوانن بەم شێوازە حکومڕانی وڵاتێک بکەن جگە لەوەی قەیرانەکان زیاد دەبێت جگە لەوەی کێشەکان کەڵەکە دەبێت جگە لەوەی میلەتەکەمان لە سایەی حکومڕانیەکدا دەژی کە ناتوانین ناوی لێ بنین بەڕێوەبردن ناتوانین بڵێن سیستەمێک هەیە ناتوانین بڵێن بەڕێوەبردنێکمان هەیە کە شایستەی بڵێن ئەو قوربانیدان و مێژووە درێژەیە لە خوێن کە میلەتێک داوێتی بۆ ئەوەی ئازاد بژی و کەرامەتی پارێزراوبی و ئیتر شوناسیشی نەسرێتەوە ئێستا ئێمە لە بەهۆی ئەم سیاسەتەی کە گیراوەتە بەر لە بەردەم هەڕەشەیەکی گەورەداین بۆ هەموو ئەو دەستکەوتانەی کە لە قۆناغی جیاجیا میلەتەکە هێنایەتەدی لە بەردەم هەڕەشەی سڕینەوە لە بەردەم هەڕەشەی گۆڕینی تەوازنی هاوسەنجی هێز هەموو ئەوانە ئێمە لە تەواوکردنی ئامانجەکانی ڕاپەڕین ینی کەوتونێتە بارودۆخێک کە ڕەنگە هەرێمەکەشمان بە زۆرێک لە زۆرەکان ئەو چوارچێوەیەکی هەیبوو ئەوەش نەمێنێ ینی مەترسی ئەوەش لە ئارادایە ئێمە لە جگەل لە کوردستان کە هەرێمێکمان هەبوو بەو شێوازەی ئێستا کەوتە ئەو قەیران و کێشانەی کە بەڕێوەبردنەکەی بۆتە ئەزمەیە کە من پێم وایە جگە لە گۆڕینی دەسەڵاتەکە هیچ چارەیەکی تر نییە بۆ ئەوەی گۆڕانکاری گەورەی ئێستا لە ئاستی عێراقیش ئەو دەستکەوتانی کە لە دەستوری عێراقی بەدیهات بە حکمی دۆخێک کە هەم وەکو کاکدانا باسی کرد پەیوەندی بە فاکتەری دەولیەوە هەبوو بە ناوچەیی هەبوو بە کێشە و ململانەیەوە هەبوو ئێستا ئەو هاوسەنجش هێزەش گۆڕایە ئەو دەرفەتەش لە دەستراوە ئێستا ئەو دەستکەوتانەی کە لە دەستور هات بۆ دی دەستوری عێراقی کە هەمومان دەنگمان بوودا کەوتۆتە بەرمەترسی هەم لە بەرامبەر قەوارەکەی هەم لە بەرامبەر مافە نەتەوەیەتەکان هەم لە شەراکەت هەم لە بەڕێوەبردن هەم لە پەڕینەوە بۆ قۆناغێکی باشتر بەڵێ زۆر سپاس دەگەڕێم وڵات کاک سەلیم دووبارە بەخێر بێ لە چەندەی ڕابردوو یعنی لە دوای حکومڕانی مەلەچی لە عێراق دەتوانین بڵین هەمان سیاست لەلایەن بەغدا پەیڕەو کراوە بەرامبەر بە هەرێمی کوردستان یعنی ئەگە بەراوردێک بکەین ئایا ئێمە بە هەمان ڕیتم ڕۆیشتوین ئەوانیش بە هەمان ڕیتم ڕۆیشتون بۆیە ئێمە نەمانتوانیوە ئەو دەستکەوتانی ڕاپەڕین درێژە پێ بدەین نورەمانەی خۆی گەورە میهرەبان زۆر سپاس بۆ دەرفەتە مەسەلەی ڕاپەڕین من پێم وایە لە ئێستادا و لە ڕابردووشە کە محەتەیەکی زۆر گەورە بوو بۆ مەسەلەی کورد بۆ قەزیەی هەرێمی کوردستان و بۆ چنینەوەی ئەو خەباتەی لە ڕابردوو کە خەباتێکی دوور و درێژ بوو محەتەیەکی گرنگ بوو ینی وە چەرخانێک بوو لە نەبوونەوە بێ و سەربوون واقعەکە ئەوش بۆ هۆکاریی ئەوەی کە سیاسەتی نێودەوڵەتی زلهێزان هاوپەیمانان لەگە ئەو قەزەیت و یەکی گرتەوە و ڕاپەڕینش بەرەنجامی هەر ئەوە بوو ئازایەتی پێشمەرگە و نەخشە و شەڕ و ئەوانە دەوری وەکو بڵێ ئینەکەی بینی سیستەمی سەربازیەکەی بەڵام لە ڕنگدانەوە گەورەکەی کە ئەوە مەسەلەی پشتیوانی هاوپەیمانان بوو توانی ئەوەی کە کورد بێتەوە ناوچەکانی خۆی و ڕژێمی زەلیل کردبوو بۆەوەی کە کورتوانی هەم لە جنوب بوو هەم لێرش کوردیش ڕاپەڕینی خۆی بکاوە بێتەوە ناو خەرچی خۆی ئەوەی کە باست کرد من پێم وایە و پرسیارە زۆر جار باس دەکرێت کە ڕژێمە یەک لە دوای هەکەکان من پێم وایە لە دوای گۆڕانی مەلیکیەوە بۆ جمهوری لە سەردەمی عەبدولکەریمەوە ینی جیاوازی هەبووە لە بیر و بۆ چوونەوە لە هەموو کاتێکیشە خوێندنەوەی واقعیانە بۆ هەر دەسەڵات و سیستەمێک بە تاکید جیاوازی زۆرە ئێمە یەکێکە لەوەی کە باجی دەدەین ئەو خوێندنەوە ناواقعیانەیە کە بۆ دەسەڵاتدارانی دەکەین ئەگەر بەراورد بکەین بە کوردستانەکانی تر کوردستانی عێراق هەنگاوی زۆر ناوە هەرم دەسەڵاتەکان یاعترافیان بە کۆمەڵشتی لە هەرێمی کوردستان کردووە و هەم شۆڕشیش لێرە گەرمتر بۆ هۆکارەکەی ئەوە بوو یەکێ لە گرفتەکانی ئێمە لە هەموو ناوچەکان ئەوەیە کە دیاری نەکردنی ئامانجە ئێمە لە جارە بۆ لە حکومی زاتی کە هاتووەتە بەرهەم هەنگاوێکمان ناوە هێشتانەوەمان نەچنیوەتەوە پیادەمان نەکردووە هەنگاوێکمان ناوە نەخێرداوای شتێکمان کردووە ئەمە پەیوەندی هەیە بە یەک نەگرتووی ئەو خیتابەی کە لە نێو خۆی حیزبەکان لە نێو سەرکردایەتی سیاسی گەلی کوردستان هەبوو بە درێژایی مێژوو مشکلە ئەوە خەتەی من باسی دەکەم یەک تاکە حیزب هەبوو تاکە شۆڕشە بۆ شۆڕ باشە ڕەنگە مێژوو خوێندرابێتەوە دووبارە بۆتەوە لە نێو تاکە حیزبیش سیاست لە نێوان چەند کەسانێک جیا بوو بێ دژیەکی هەبوو بێ
بەتاکید خوێندنەوەکە واقعی نەبێ لە 11 ئازار ئێستاش پارتی دیموکراتی کوردستان شانازی بە 11 ئازارەوە دەکات بەڵام ئەگەر لێ بکۆریەوە بۆ جێبەجێ نەبوو هۆکاری جێبەجێکردنەکەی جێنەبەجێنەکردنەکەی چ بووەوە گرفت لەسەر خاڵەکان لەکوێ بووە ئێستا بۆ ڕوون نابێتەوە چکە بۆ کۆی گشتی ڕەفز کراوەتەوە ئەمە شتێکی خراپ بوو بنەوە یەکێکە لە محەتە گرنگەکان کە گفتوگۆیەکان بۆ لەگەڵ ڕژێمە ینی دائیمە نەگەڕاوەتەوە بۆ ڕێی گشتیان نەگەڕاوەتەوە بۆ ئارێمە چەندمان قانجازە ئیمام خومێنی لە شەڕی عێراق بۆ ڕازی نەبوو کە شەڕ لەگە عێراق ڕاگرێ بەڵام پێی وا بوو پیاڕەزە هەرێکە و دەیخواتەوە ئەوەش لە بەرژەوەندی خەرچوانە و بەتاکی شەڕ ماڕوێرانکەریە ئێمە هیچ کاتێک قیادەکانیمە و پیاڕەزە هەریان نەخواردۆتەوە فی سەبیلی نەتەوەکە و هەرێمەکە ئەمە گرفتێکی گەورە بوو بەڵام ئەو مەحەتانەی کە پێ هاتوین بە تاکید ئێمە تەحدیدی ئامانج بکەین لەوەی کە ئەگە حکومی زاتیە لەو مەرحەلەیە بۆ ئەو مەرحەلەی هەفتەکان و هەشتاکان هیچ گرفتێکی نەبووە و بۆ مەرحەلەی گفتوگۆی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەشتاکانە ئەگەر هەڵوەشایەتەوە کە هەڵوەشایەوە چ گرفتێکی دروست کرد ئەگەر بکراسە قانزازێکی دەبوو خازانجی باش ڕەنگە ئێستا ئەمانە محەتەی گرنگن پرسیاری ئەوە بکە ئێمە لە 27 ساڵ نەمانتوانی ئامانزەکان دیاری بکەین دەی چەند 27 ساڵی کەمان دەوێت بۆی ئامانزەکان دیاری بکەین لە دوای ڕاپەڕین ئەوە تحقیقی ئامانجە لە دوای ڕاپەڕین ئەوە ڕاپەڕین کراوە بەبێ ئەوەی کە زۆری وەکو بڵێ غێر متەوەقع بوو لەسەر مەسەلەکە لەبەرەوە کە سەدام کوێتی گرت و هاوپەیمانان هاتنە سەرخەت ئێمە شۆڕش حازر بوو ڕاپەڕینێکی گرنگ کراوە خەڵک ئازاد بوو بەڵام خۆ هەر ئازادی و شۆڕش هاتەوە ناو خەڵک و دەستی بەسەر ناوچەکانە گرت هەر ئەوەندە نیە چکە ئێستا ئێمە یەکێ لە گرفتەکان کە بە بەردەوام پێوەی دەناڕین لە ماوەی 27 ساڵە خەڵک ئیستیقراری نییە ئیستیقرارێکی نییە کە بە بەردەوام یعنی تووشی قەیران دەبێت قەیرانی نەفسی دەبێت قەیرانی مادی دەبێت بۆ ئیستیقرارێکی نەبووە کە ئامان چ بێت لەو 10 ساڵە ئێمە چ دەکەین لە 10 ساڵی داهاتوو چ دەکەین و مشکلەیەکی کرد لەوەیە کە ئەم حیزبانەش کۆڵ نادەن کە تو لەو سیاسەتە نەتوانی هەنگاو بنەی بۆ شار نەتوانی هەنگاو بنەی بۆیە نەتوانی گفتوگۆ بکەی بۆیە نەتوانی سەرکەوی ئاخر ینی گفتوگۆ و ئاخر فۆرم کە هاتە پێشێ مەسەلەی ڕیفراندۆم هاتە پێشێ لەوە شەر سەرکەوتون لەوە شەر وازنایانە دەڵێ ئەمەش خەتای خەڵکێ ئەم گرفتی ئێمە هیچێکە لەوانە ئەگەرم پێم وایە خەڵک بەشێکیش خەڵکەکەی دەگرێتەوە ئەگەر لە 92 هەڵبژاردن کرا لە 2004 هەڵبژاردن کرا یخۆ تو دەبێت ینی ئەم دەسەڵاتیانم حیزبە نەیتوانی و ئیداری بدە ئێ با لایەکی کەبێ ئەو دەتواندرا خەڵک دەستی هەبێت لەم گۆڕانکاریانە بەڵام هەر خەڵک چاوەڕێی ئەوە بووە وەکو بڵێ ئەم مەتەڵانەی کە هەبووە دەسەڵات هێناوەتی پێشێ کۆمەڵە شتی وەکو دروست کردو بۆی کە خەڵک بیگاتێ ناشیگاتێ وەک سەرابی لاتووە بۆی خەڵک هەر دەنجی پێدا هەر نەگەی ئەو سەرابە ئاخری هەر نەتیجەکەی وەکو ئێستا لاتوو ئێستا ئێمە تەمەشای ئێستاکە تەمەشای 92کە تەمەشای هەفتاکە تەمەشای هەشتاکە ئەم دەسەڵاتانە چۆن دوایی کەوتۆتەوە بەردەمی ئەو دەسەڵاتەی بەغدا بە ناچاری گفتوگۆی لەگەڵ کراوە باشە لە یەک نقطە لە هەفتایە گفتوگۆ لەگەڵ بەغدا کراوە و ئیتیفاق کراوە دوایی شۆڕشی کوردەکە کەوتە ژێر هەژمونی نێودەوڵەتی و بە ئیتیفاقی نێودەوڵەتی وەکو دەڵێ ئێستا موامەرەی لەسەر کراوە بە نیوەی و حکومە زاتیش ڕازی بووە کە لە پێشتر تەوقیعی لەسەر کردووە بەڵام ناتێجێت وەر دەرفەتە کە دەرفەتر لە دەستدا دوایی بۆ ناگەڕێتەوە خۆم دنیا نایە وەڵاو دەرفەتەی کەشی دەرفەتێک کەشی بدەینە خۆمە پاسی تۆپانی نیت پاسێکەی بدەیە و گۆڕ بکە ئەمە ڕۆی ینی ئێستا ئەو مەرحەلەی کە هەموو نێودەوڵەتی بەڕێکخراوی خێرخوازی و هەموو ئەوروپاوە هیچ کاتێک ئەوەندە لەسەر کوردیەک دەنگ نەبوون بۆ یارمەتیدانی لە 91ەوە تاکو ئێستا باش هەتا 2000 دەگەڕێمەوەلات کاکدانە بۆ نەمانتوانیوە ئەو پاڵپشتیە نێودەوڵەتیە بقۆزینەوە بۆچی نەگەیشتین بە ئامانج ئایا ئەوە پەیوەندی بەوە هەیە کە نەگەڕاینەوە بۆ ڕای گشتی و پەیوەندی بەو سیاسەتانە هەیە کە بەڕێزان باسییان کرد کە سیاسەتێکی ڕەنگە بڵین هەڵە بووە پاڵپشتی نێودەوڵەتی لە چیەوە بۆمان نەبووە بۆ نمونە ئێستا لە بەر لە ڕیفراندۆم پاڵپشتێکی تەواوی نێودەوڵەتی هەبوو بۆی ئەو سیاسەتە یان ئەو جۆرە حکومەی کە ئێمە دەمانەوێ پەیڕەوی نەکەین بەڵام زۆرێک دوایەتر لەسەرکردەکان دانیان بۆ دانا کە ئێمە هەڵەمان کرد چۆنە ئەگەر تەمەشا بکەین ینی هەر لە دوای دروستبوونی ناوچەی ئارامەوە لێرە لەەوە پێم وایە پاڵپشتێکی نێودەوڵەتی بۆ ئەو ناوچەیە هەبووە بۆ کورد هەبووە بەڵام پاڵپشتێکە بێگومانی ینی بێ مەسەلەکەەوە نەبوو ینی ئەوە بێ سنوور بێ لە چوارچێوەی با بڵێن ئەو هەندێک پێوەری نێودەوڵەتی و هەندێک با بڵێن پەیوەندی نێودەوڵەتیەوە بووە
زۆر جار باز لەوە کراوە مافی کورد مافی ئەو خەڵکانی کە لەو ناوچێ دەژین پێویستە پارێزراوە بێ بەڵام لە چوارچەوەی عێراقدا یعنی ئەوە تاکیدی کرد لێکراوەتەوە پێم وایە لە 91ەوە تا ئێستا کۆمەلگای نێودەوڵەتی تاکید لەسەر ئەو خاڵە دەکاتەوە و پێم وایە لەوانەیە کۆمەلگای نێودەوڵەتی ئەوەشیان سنوورەشیان بەزاند بێ هەتا پێشی ڕیفراندۆم دەتوانم بڵێم ئەو سنووریان بەزاند بوو بە شێوەیەک مامەڵەیان لەگەڵ هەرێمی کوردستان دەکرد کە وەک ئەوە بێت کە وڵاتێکی سربەخۆبی بەڕاستی نیمچە سربەخۆبی و لە دەرەوەی ئەو دەستورەی کە هەموو مابڵێن عێراق و هەموو وڵاتان دەڵێن با لە چوارچەوەی دەستور بێ بۆیە من پێم وانییە کە کۆمەلگای نێودەوڵەتی پشتی لە کورد کرد بێ حتا لەسەر مەسلەی شەڕی داعش ئەگەر تەماشا بکەین باشە بە ئێستاشەوە لە ئێستاشدا من پێم وایە ئێستاش ینی ئەوەکە پاڵپشتەکە بۆ هەرێمی کوردستان هەرماوە بەڵام بێگومان ینی ئەوە پەیوەندی بەوەیە کە ئێمە نەماتوانی تەعامل یاخود خۆمان بگونجێنین لەگەڵ داخوازیەکانی کۆمەلگای نێودەوڵەتی خوێندنەوەیەکی دروستمان نەبوو بۆ باڵین بۆ خودی عێراق بە شێوەیەکی گشتی لە کاتێکدا ئێمە باڵین بەشێک بووین لە سیستمی باڵین حکومڕانی لە عێراقدا بەڵام خوێندنەوەیکی دروستمان نەبوو من هەر نمونەیەک بێنینەوە پشتیوانی کۆمەلگای نێودەوڵەتی بۆ کورد ئەگەر من پێم وایە پشتیوانی نێودەوڵەتی نەبایە ئێستا لەوانەیە داعش لێرە تەراتێنی بکردایە هەر ئەوان بتوانیان ئێمە بپارێزین لە کاتێکدا ئێمە وێنەیەکی زۆر بە هەڵەمان دروست کرد و پێمان وا بوو ئێمە کورد شەڕی دنیا دەکات لە بەرامبەر داعش لە کاتێکدا بۆ شێوێ نەبوو لە کاتێکدا دەتوانم بڵێم ئەوە دنیا بوو هاوپەیمانان بوون ئێمەیان پاراز لە داعش ینی بۆ خوێنەوەمان بۆ بابەتەکان بە شێوازیی هەڵە خوێندنەوەی بۆ کراوە زانیت ئێمە باوەڕمان دەتوانم بڵم باوەڕمان بە درۆکانی خۆمان دەکرد باوەڕمان بەو بانگەشە ئەعلامیانە دەکرد کە بۆ خۆمان ینی بە ئامانجێکی دیاریکرا و هەڵمان بەستا بوو لە کاتێک دەیم هەموو دەزانین دنیا ئێمەی پاراست ئەگەر ئەوە نەبایەستە داهاتن داعش لێرە لەو شوێنە دەبوو بەڵام هەر هاوپەیمانان بوون کە نانێشت با بڵێن ئەوانی هاوکاریان کردین چ لە ڕووی سەربازی چ لە ڕووی چەک و تەقەمەنیەوە بەهەرحاڵ ینی من پێم وایە پشتیوانی نێودەوڵەتی تا ئێستاش بۆ کورد هەیە بەڵام کورد خوێندنەوەیکی هەڵەی هەبوو لە کاتی ڕیفراندۆمدا لە پرسی ڕیفراندۆمدا ئێمە لە هاتین ڕیفراندۆممان ئەنجامدا لە کاتێکدا کۆدەنجی لە ناوە خۆمان نەبوو لەسەر ئەو پرسا و هەڵێ بە هەڵەش عێراقمان خوێندەوە بە هەڵەش باڵێن کۆمەلگای نێودەوڵەتیمان خوێندەوە هەموو ئەوەیە کە ئێستا ئێمە باجی ئەوە دەدەین کە ئەو پێگەیە کە باڵین هەمان بوو کە وەکو دەستکەوتێکی ڕاپەڕین تەمەشامان دەکرد ئەو پێگەیە ئێستا کورد دەتوانم بڵێم نەیماوە ئەوە تا دەبینین لە هەم لە ڕووی سەربازی هەم لە ڕووی باڵێن ئامانجێکی ڕاپەڕینەوە بوو کە خاشی هەرێمی کوردستان بکەوێتەوە ژێردەستی کورد خۆی بەڵام ئێمە لە شەو ڕۆژێکدا نیوەی خاشەی کوردستانمان لەدەستدا ئەوە خۆی لە خۆی دایانی دەتوانین بڵێم نێکێکە لەو دەستکەوتانەی ڕاپەڕین کە لە بەهۆی ڕیفراندۆمەوە لە دەستماندا بەهۆی ئەوەی کە ئێمە خوێندنەوەی دروست و واقعیمان نەبوو بۆ وەزعی خۆمان بۆ وەزعی ناوچەکە بە شێوەیەکی گشتی تا بۆیە من دەمێ ئەو بە مەسەلەیەشتر ببەستمەوە کە ڕاستە هەندێک لە ئامانجەکانی ڕاپەڕین هاتە دی لەوەی کە ئێمە توانیمان بەشێک لە خاچی کوردستان بکەوێتە ژێردەستی کورد موسەساتی وەکو باڵێن حکوومەت و پەرلەمان و موسەساتی تر بنیاد بنرێ بەڵام ئەوە کافی نییە هاوڵاتیان خەڵک پێویستیان بە ماف و ئازادیەکانە بە ژیانیان ڕێکخراو بێ کەرامەتیان پارێزراو بێ سەر و سامانیان پارێزراو بێ بۆ خەڵک هیچ فەرق ناکات لەوەی کە ئایا کوردێک بیچەوسێنێتەوە یاخود عەرەبێک یاخود فارسێک یاخود هەر کەسێکتر بیچەوسێنێتەوە چەسانەوە هەر چەسانەوەیە خەڵکی ئێستا لە هەرێمی کوردستان بەشێکی هەرە زۆری پیان وایە بە زۆرێک زۆر مستەمیان بەرامبەر دەکرێت بە زۆرێک دەچەوسێنرێنەوە ڕاستە لەوانەیە لەسەر ئەساسی نەتەوەی و عرقی نەچەوسێنرەوە بەڵام لەسەر ئەساسی تر دەچەوسێنرەوە خەڵکێکی زۆر هەیە لە خوار هێڵی هەژاریەوەیە ئەوە چەسانەوەیە خەڵکێک هەیە بەهۆی بیرروڕاوە ئازادی کاری سیاسیەوە دەستگیر دەکرێت ئەمانە هەموو چەسانەوەیە بۆیە ینی وەکو گوتم بۆ خەڵک بۆ منیش هیچ جیاوازێکی نییە چ کوردێک بم چەوسێنێتەوە چ عەرێک بم چەوسێنێتەوە بۆیە پرسی سەربەخۆیی کافی نییە بۆ کورد دەبێت پرسی سەربەخۆیی ببەستینەوە بە بنەماکانی دیموکراسی بە بنەماکانی ئازادی بە پاراستنی کەرامەتی ئینسانەکە باشە
کاکاردۆ باز لەوە دەکرێت هەر کاتێک کە دەسەڵات پشتی لە میلەت کرد ڕەنگە میلەت بە زۆرێک لە زۆرەکان سزای بدا و لی هەڵبگەڕێتەوە. ئێستا دەتوانین بڵێن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕین پشتیان لە میلەت کردووە بە نمونەی ئەوەی ئێستاش لە دەڤەرێکدا خەڵک مامۆستایان فەرمانبەران لەسەر شەقامن بۆ داواکردنی مافەکانیان. دەتوانین بڵێن لە 2011 2016 2017 تا ئێستاش لایەکی هەرێمی کوردستان لەسەر شەقامە بۆ داواکردنی مافەکانی خۆی. لایەکەی تری ڕەنگە لە ناخۆ نیگەران بێ و نەتوانێت ئەو مافەی خۆی ئەو حەقی خۆی کە دەربڕین ناڕزاییە دەری ببڕێ. بەڵێ ئەزانی لە کوردستان دوای ئەو گۆڕانکاریانەی کە دەتوانم بڵێم ئێمە توانیمان بەهۆی ڕاپەڕین وجودی خۆمان بپارێزین، بەڵام چۆن بژین ئەمە ینی لێرە گرفتی بۆ دروستکردین چۆن بژین لەبەر ئەوەی لە کوردستان کاستێک دروست بوو، تەبەقەیەک دروست بوو کە جیاواز لە خەڵک. ئەو تەبەقەیە هەم لە ڕووی اقتصادی هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی مۆنۆپۆلکردنی ژیان تەبەقەیەک جیاواز لە خەڵک ژیانی بڕیاردانی بەڕێوەبردننی ینی دوورکەوتەوە لەو گوتارە نیشتیمانیە یا ئەو بەرژەوەندیە گشتی کە خەڵک ئاواتی بۆ دەخواست یا خەڵک تێکۆشاوە یا خەڵک ئومێدی دەخواست بەوەی کە ئەگەر ئێمە لە سایه حکومڕانی خۆمان بین دەتوانین بە ئازادی بژین، دەتوانین کەرامەتمان پارێزراو بی، دەتوانین ژیانمان لە ئارامی دابی لە سەقامگیری دابی. هەموو ئەوانە نەک هەر نەکرا بەڵکو خەڵکیان ناومێت کرد لەوەی کە بەرگری لە ئینتیما بکە، ینی هەموو بەهاکانی نەتەوەی بەهاکانی ئینسانی وا کاڵکراوە کە پارچە پارچەیان کرد. ئیتر ئەو پارچە پارچە بوونە ئەو نەبوونی متمانەیە لە نێوان سیاسیەکان و خەڵک بە ئاراستەیەک دەبا ئاراستەی ناڕەزایی. چۆن ئەو ناڕەزایی دەکا ئێمە ینی ئەمەش بەشێکە پەیوەندی بە سیاسەتی ئەو لایەنە سیاسیانە هەیە کە حکومڕانیان کردێ لەوەی کە کوردستانیان دابش کردیە، ینی لە جیاتی بە دامەزراوەکردن، لە جیاتی بە یەکخاچی، لە جیاتی یەکێتی ئیداری، لە باتی یەکێتی داهات، یەکێتی هێز، میدیای نیشتیمانی هەمووی پارچە پارچە بووە. ئیتر بە پێی تایبەتمەندی ئەو پارچە پارچانە ناڕەزاییەکان دەردەبڕێن، هەیە لە ناخەوە ناڕەزایی دەردەبڕێ چونکە هەموو بڵین ژیانی خەڵکەکە بێمافی خەڵکەکە وەکو یەکە لە کوردستان، بەڵام شوێنی جیاواز و حزبی جیاواز بە تەعاملکردن چونکە ئەو مۆنۆپۆلێکی بڵین گشتگیر نییە لە سایه یەک ئیستبداد بەڕێوە بچین. ئێمە ئێستا لە کوردستاندا لە سایه حکمی حزب بەڕێوە دەچین. حکمی حزب ئەگە تەمەشای هەموو دامەزراوەکانیش بکەین، دامەزراوەکانمان پەچی کەوتووە لە کوردستاندا کە پەخستنی دامەزراوەکان و نەبوونی ئەو گوتارە نیشتیمانیا لە بەرامبەر با بڵین نارەکانیشمانیا لە بەرامبەر تەعاملکردن لەگەڵ دەرەوە و ناوەش لەوەش تووشی شکست بووین. کەواتە ئەو ناڕەزایی کە ئێمە پێشوو دەسەڵاتداران یاخود برین ئەو چینەی کە دژی حکوومەتی بەعز خەباتی دەکرد ئەو ناڕەزایی لە شێوازی حکومڕانی هەبوو دەتوانین بڵین دووبارەیان کردەوە خۆیان. چونکە تۆ مادام لە دەژی لە سایەی ستەمکاریدا دەژی، مادام لە سایی بێمافی دەژی، مادام تۆ دەرفەتی کارت نییە، مادام منداڵەکەی تۆ لە کولەمەرجی دەژی و مناڵەکەی ویش لە ئەوروپا بە باشترین با بڵێن ژیان دەگوزارێنی، هەموو ئەوانە ناڕەزایی دوور دەکات بۆ لابردنی ئەو سیستەمەی کە تۆ هەتا. ینی ئێستا لە کوردستاندا ینی بۆ تەمایەی ژیان بۆ تەمایی کێشەی گەورە کە ینی سەرەتاییترین مافە بۆ ئینسانی کورد. چ جیاوازێکی تۆ بمچەوسێنی تۆ ستەم لێ بکەی ئیتر بە هەر ناوێک بێ بە هەر فۆرمێک بی. من بۆیە تۆم قوبوڵە تۆ کە ئەمە شوناسێکی هاوبەشمان هەبی، ئێمە لە یەک نیشتیمان دەژین، ئێمە لە بەرامبەر هەڕەشەی هاوبەشین، پێویستە هەندێک خاڵ هەیە هاوبەش بین بۆ ئەوەی بەرگری لە خۆمان بکەین. بەڵام چۆن بە چ کللتورێکی سیاسی دەژین دەکرێت ئێمە لە ڕێگای کللتورێکی سیاسی دیموکراتی، لە ڕێگای ئاڵوگۆڕی دەسەڵات، لە ڕێگای بەشداری هەمومان بە شێوەیە کە بنەمای بڵین دەسەڵاتێک داڕێژین کە یا سیستەمێک داڕێژین کە دەتوانێت ئاڵوگۆڕ بکە. من پێم وایە ئێستا ناڕازیەکان زۆرن و گۆڕانکاریش بووە، ینی ئەو
حکومڕانیی کە پێشتر دەکرا لە کوردستاندا بە شێوەیەکی احتیکاریتەوە ئێستا کۆتایی هاتووە. ئێستا لە ململانین بە ئومێدین لە قۆناغی داهاتوو خەڵک بتانی گۆڕانکاری گەورە بکە بۆی کە بتانی ئەلتەرناتیفت هەبێت تۆ نەک هەر مشارێک بی ئەلتەرناتیفی حکومڕانیە کە دەتوانی پێگەی کوردستان بەهێزکە دەتوانێت مافی خەڵک بپارێزی دەتوانێت ئەو دەرفەتە نێودەوڵەتی و ئەو شەڕ و قوربانی ئێمە لە بەرامبەر تیرۆر دامان ینی چاو لە تەجروبەیەکی کە بکەین کە تەجروبەی عفرینە لە ئاست ئەو گەلە کۆمەچی لی دەکرێت لە ڕووی نێودەوڵەتی بەڵام چونکە ئیرادەی بەهێزی هەیە چونکە بینایی ناوخۆی کردیە بە استراتیجەکە احتیمادی کردە سە میلەتەکەی خۆی دەتوانێت مقاومە بکە. مامۆستا چۆن بتوانین لە قۆناغی داهات و ئەو ئەلتەرناتیڤە دروست بکەین لەو شێوازی حکومڕانی کە ئێستا دەکرێت؟ وەڵام پێم وایە ئێستا قەنەعەتی هەتا ئەوەی کە هەتا ئێستا حیزب بەڕێوەی بردەوە کەسەکانی ناو حیزبیش ینی کێشەکە کەوتۆتە ناو حیزبیشەوە بۆ ڕازی نییە و چەندین کەس وەکو بڵی جیابوونەوە ناو حیزبەکان هەر لە جامی ئەوە دروست بوو چکە قۆرەخکاری لە کەسە و لە حیزبەوە ئەمجابێتە ناو حکومەت و ناو کۆمەڵگا بەو شێوەی کە ئەو ئیرادەی ئەو کەسە دەیەوێ ئەم سیستەمی حکومڕانیە بینا بکە ئەوە نەتیجەکەی لە هیچەوە دەرچووە زۆریشی لەسەر قەرزار بووینەوە. پێم وایە ئێستا ناڕزایەتیەکە عامی خەڵک و هەموو ئەو هۆشدارانەی گرتوتەوە کە لە ناو حیزبیشنەوە بەشێکی بووە لە جارە بۆ لەو دەسەڵاتە بەڵام ئێستا دەزانێت واقعیان ئێستا ئەو حکومەوە ناچێتە سەر بۆیە ئەم پێم وایە ئەم محەتەی داهاتوو لە هەڵبژاردنەکانە ئەو گۆڕانکاریە دەست پێ دەکا ئەو گۆڕانکاریانە ینی بەرەو ئاڕاستێ دەڕات چکە دەسەڵات لە هەرێمی کوردستانەوە بە تایبەتی دەسەڵاتی ئەو دوو حیزبە وان کردووە کە ئەمەل بڕ هیچ ئەمەلێک نەماوە بە داهاتووە هەرچی دەشرێن لە ناو حیزبیش هەر خەڵق قەنەعەتی پێ نییە بۆ خەرچی خۆیان یانی جگە خەرچی دەرێخواان لە مێژە قەنەعەتی بەو سیستەمە حکومڕانیە نەماوە چکە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە پێویستی بۆ دەکرد بە سیستەمی بیناکردن ئێمە سێکتەر بە سێکتەر لە وەزارەت لە ئەوەی کە خەڵک پێویستێتی ئێمە بینای بکەین بۆی ئێستا هیچ وڵاتێک ئەگەر موامەرەی نێودەوڵەتیشمان لەسەر بێوکو خۆیان دەڵێن نانتوانیا دەست لەم هەرێمە بدەن لەبەرەوە بینایەکی جوان کراوە سیستەمی حکومڕانی جوان کراوە بەڵام ئێمە بە هەموو دنیا و بە تایبەتیش بە گەلی کوردی دنیا مانگوت کە ئێمە ناتوانین حکومڕانی بکەین بەو شێوەی کە لەسەر ئاستی داخوازیەکانی خەڵک بێ ئەمە بەڕاستی شتێکی زۆر خراپ بوو و ڕنگدانەوەی دایەوە بەسەر ئێران و تورکیا و عێراق و بەسەر هەمیە ئێستا وای لاتووە حتا لیژنەی وردبینی دێ قەنەعەتی بە مۆزەفێک نییە کە تەعین کراوە دەبێت جوان تەمەشای بکە بزانە بە شادە بۆیان بێ شادە بێت ئەم بێمتمانەیە دەوروبەرمان بە ئێمە وامان کردووە کە ئەو های لێبێ بۆیە لە ئێستا بە دواوە ئێمە نابێ نەخەرچیش وە نە سیاسیەکانیش کە توانیویانە وەکو بڵێ وردبینی باش لەو قەزیانە بکەن نابێ ئومێد بڕ ببن لەوەی کە ناکرێت بە تاکید دەکرێت و گۆڕانکاری باشی دەبێت باش ڕەنگە سیاسەکان ئومێد بڕ نەبوو بن بەڵام ئەگەر زۆرێک ئێستا لە دوای 27 ساڵ خەڵکی گشتی بدوێنین بێ ئومێد بوون لە هەموو کەسەکانی دیکە چونکە ئەوان وتیان ئێمە خەڵکی دیکەشمان تاقی کردەوە خەڵکی دیکەش هاتنە پێش بەڵام نەیانتوانی یان زۆرێک ئێستا باز لە دوای 27 ساڵ باز لەوە دەکەن کە پێویستمان بەڕاپەڕینی تری مەدەنیە ئایا چۆن بتوانین ئومێد چۆن ئەو ئومێدێک کە تۆ باسی دەکەی لەلایەن سیاسەکان هەیە لە لای خەڵکیش دروست بێ کە ئەوانش هاوکار بن ئەو گۆڕانکاریە کە بەڕێوەیە بێ بەشداری ئەوان ڕوو نادات ئەنجام نادرێت چکە ئێمە خەڵک ئێستا بەرچاوی ڕوونترە ئەگەر تەماشای ینی 6 ساڵ پێش ئێستا بکەی ئەو پاکێزانێمە لە ئۆپۆزیسیۆن داوەتمانێ خۆ ئەگەر ئەوانان جێبەجێ بکردایە خۆ بە قسەی ئێمە یام کردا کە چوونە ناو حکومەتەوە ئۆپۆزیسیۆن بەشداری حکومەتێکی لەسەرم 6 پاکێزە بۆ چاکسازی هەموو ئانە بکرا هەرێم دۆخی ئەوهای لێ نەداهات بەڕاستی و هەنگاوی باشی دەنا ئەوەی عەفەڵڵا و ئەماسەلەف کرابوو لە ڕابردوو کاکەوەی کردوتانە بەڵام ناکرێ هەروەها بەردەوام بێ و ئەگەر بە قسەی ئێمەش نەکەن هەروەها بەردەوام نابێ منەوە مەحەتەیەکی گرنگ بوو بەڵام خاڵێککەی کە زۆر پێم وایە گرینگە بۆ گۆڕانکاری مەسەلەی هەڵبژاردننیش نەک بە ئیرادەی ئەوان دەسەڵات دەیانێت چکە ئێمە دوو زۆر هەڵبژاردنمانە هەڵبژاردنێک کە ئازادە و خەڵک بە دەنگی خۆی بە ئازادی خۆی دەنگ دەداوە یاریش بە دەنگەکەی ناکرێت بەڵام بە پێچەوانەوە لە هەرێمی کوردستان یعنی گەی بۆ ئەوەی کە خەڵک دەبواە بە مۆبایل ڕستمەکەی بگرێ بزانە دەنگی بەو لایەنە داوایان نەداوە گەیوەتە ئەو دەرەجەیە جگە لە تەزویرات و زۆر و جگە لەو هەموو لیستەی کە هەبووە بەڵام ئێستا سیستەمەکەی عێراق بەم وەسعی بارودۆخی خراپەی خۆی ئێستا سیستەمی کردوتە ئەلکترۆنی ئەگەر
تەزویریشی تیا بکرێت بە ڕێژەیەکی زۆر کەم تیای دەکرێت کەواتە تو دەتوانی ئەم جارە ئەو دەسەڵاتەی کە تو دەتەوێت یان دەتەوێت بە چ شێوازێک بێ یان هەر ئەم دەسەڵاتە تو دەتەوێت چ بکەی دەتوانی گۆڕانکاری بە تاکی تیا بکەیت بۆی من پێم وایە لە داهاتووە بەوەی ئەو فشارانەی نێودەوڵەتی کە لە سەرمانە ئەو خەونانەی کەوان باسییان دەکرد کە ناتەدی ئەوەی ئێستا ئاڕاستەی نێودەوڵەتی لەسەر شتێککەیە و ئاڕاستەی وڵاتان لەسەر شتێککەیە بە هەموو شێوێک ڕێ لێ گیراوە لەوەی کە تو ناتوانێت وا حکومڕانی بکەیت کە تو فەرزی ئیرادەی کەسێک حیزبێک بەسەر هەموو ئەو هەرێم و ئەو خەڵکیا بچەسپێنی بڵێ ئیلا دەبێ وابێ ئەوە نەماوە دەمێتە سەرەوەی ئێمە چۆن بتوانین گۆڕانکاری بکەین ئەوش دەگەڕێتەوە من پێم وایە گۆڕانکاری بە دەنجی خەڵکەگە ناو بە باسی دەکەی حەقەتەن ئەو ڕاپەڕینەی کێکراوە ڕاپەڕینێشکەی دەویستەوە بۆی وە خۆی لێکەیەوە یانی بەڵێ دانا من کاتم کەم ماوە پرسیاری من ئەوەیە ئێستا هاوڵاتیان گرفتی دوو سیاستن سیاستێک کە لە عێراق پەیڕەو دەکرێت کە زۆرێک پێیان وایە سیاستێکی نەتەوەیە و سیاستێک کە بە خۆمان دەبینین 27 ساڵە دەکرێت لە هەرێمی کوردستان هێشتا خەڵک زۆر لێ ناڕازیەوە ڕەنگە زۆری خەڵک پیاوەبی هەر زەحمەتە ناوی لێ بنەی سیاست ئێستا لە ئێستادا خەڵک ینی هانا بەرەو کوێ ببا وە گۆڕانکاری چۆن دروست بکرێ ڕاستیدا ینی هیچێک لەو شێوازی حکومڕانیانێ چ لە هەرێم چ لە عێراق با بڵێن پەیڕەو دەکرێت ئەو شێوازی حکومڕانیە نییە کە خەڵک لێ ڕازی بێت من پێم وانە ئێستا خەڵک ڕاستە لێرە چاوەڕێی بەغدا و عەبادی دەکات موچەی بۆ بنێ بەڵام من پێم وانە خەڵکی بەغدا و بەسڕە پێیان وا بێ کە ئەو دەسەڵاتەی کە ئێستا حکومڕانە لە بەغدا ئەو دەسەڵاتە بێت ئەوان خوازیاری کەواتە هەمان گرفتی ئێمە هەمانە بە هەمان شێوە لە خوارەوە شەیە بەڵام بۆچی گەڕینەوە بۆ دواوە بۆچی وای لێها تاچی کورد ئەمەل بە قسەیەکی کەسێک بکە کە سەرۆ بۆ زیرانە و زۆر قسەی لەسەرە ئەوە ئێمە بۆ خۆمانۆکو ینی پێشتر ئیشارەمان پێدا نەمانتوانی ئێمە ئەو ئیش لەسەر ئیرادەی با بڵێن خەڵکی هەرێمی کوردستان بکەین خواستەکانیان ئیش لەسەر ئەوانە بکەین هیچ نەبێ ئیش لەسەر ئەو بەڵێن و ئەو دروشمانەی کە هەمان بوو بۆ خۆمان ئیش لەسەر ئەمانە بکەین هۆکارەکەشی بەڕاستی ینی زۆرە من لە سەرەتادا ئیشارەم بۆ کرد لەوانەیە لە بنەڕەتدا زۆرێک لەو حیزبانێکە هەڵگیری ئەو ئایدۆلۆژیانە یاخود ئەو دروشمانن لە بنەڕەتدا باوەڕیان بەم شتانە نیە هەروەکو دروشم تەمەشای ئەم با بڵێن مەسەلانە دەکەن لەلایەشترەوە ئێمە لە هەرێمی کوردستان ینی تا ئێستا ڕانەهاتوین با بڵێن یەکتر قبول بکەین ئێمە کۆمەڵێک هێزی سیاسی جیاوازمانەیە هەر یەکە و باز لە ئایدۆلۆژیایەکی جیاواز دەکات بەڵام بەداخەوە ینی ئێمە تا ئێستا چۆن حکوومەتی بەعز با بڵێن ئێمە ڕەت دەکردەوە ئێمە لە ناو خۆماندا بەو شێوەیە یەکتر ڕەت دەکەینەوە هەتا ئێمە مەسەن کارگەشتۆتە ئەوەی هەوڵ بدەن یەکتر بسڕینەوە شەڕی ناوخۆ ڕوویداوە ینی و ئێستاش بەم دوایە گەر تەمەشای پەیوەندی نێوان حزبە دەسەڵاتدارەکان و حزبەکانی ئەوانی کە پێشتر لە با بڵێن بە ئۆپۆزیسیۆن ناسرابوون تەمەشا بکەی پەیوەندێکی بەڕاستی زۆر دژمنکارانە بوو و زۆر جار دەبینین با بڵێن توندوتیژی لەو پەیوەندیە دروست بووە و ئەگەر تەمەشای ینی مێژووی پەرلەمانی کوردستان بکەین لەو 8 ساڵەی ڕابردوودا کە ئۆپۆزیسیۆنی ڕسمی تێدا بووە تەمەشا دەکەین لە سەر یەک پرسی نەتوانراوە لەسەر یەک پرس نەتوانراوە کۆدەنجی دروست بکرێت ئەمە خۆی لە خۆی دانیشانەی ئەوەیە کە ئێمە یەکتر ڕەت دەکەین ئێمە ناتوانین بوورە یەک خاڵ هەبوو ویستمەوە بکەین ئەمە گلەی زۆر لە با بڵێن لە هێزە حکومڕانەکانمان کردو لە هەرێمی کوردستان بەڵام لە هەمان کاتدا ینی دەتوانین ینی خوێندنەوەیکی ڕەخنەگرانەمان هەبێ بۆ هێزەکانی کە با بڵێن ئۆپۆزیسیۆن ناسراون بۆ نمونە من ینی جەمان لە مەسەلەیەوە بوو مامۆستا باسی مەسەلەی پاکێجەکانی ئۆپۆزیسیۆنی کرد پاکێجەکانی ئۆپۆزیسیۆن لەوانێ خاڵی زۆر باشی تیا بێ بۆ مەسەلەی چاکرازیوانە بەڵام پەیوەندیکردنی ئۆپۆزیسیۆن لەگەڵ دەسەڵات من پێم وایە لەسەر بنەمای مەسەلەی پێشکەشکردنی پاکێج میتۆدێکە سەرکەوتو نابێت لەبەر چی سەرکەوتو نابێت لەبەرەوەی ئەگەر دەسەڵات پاکێژی ئۆپۆزیسیۆن قبول بکەوە خۆی ڕەفز بکاتەوە بۆیە من پێم وایە ئۆپۆزیسیۆن دەبێت ڕازی بێ بەوەی ئەگەر دەسەڵات بەشێک لە داخوازیەکانی جێگا بکاتەوە لە بەرنامە خۆی ئەوە سەرکەوتێکی زۆر گەورە دەبێت بۆ ئۆپۆزیسیۆن بەڵام پێشکەشکردنی پاکێج وەک ئەوەیە کە ئەگەر دەسەڵات قبولی کرد وەک ئەوەیە کە خۆی ڕەفز بکاتەوە وەک ئەوەیە کە ئەو ئۆپۆزیسیۆن وەکو بەدیلی خۆی وەربگرێت بۆیە من پێم وایە ئۆپۆزیسیۆنیش پێویستە شێوازی کارکردنی خۆی بگۆڕێ لە شێوازی تەعاملکردنی لەگەڵ هێز حکومڕانەکاندا بەڵێ کاکاردۆ بە هەمان شێوەی کە ئێمە ڕەخنا لە سیاسەتی حکومڕانی لە هەرێمی کوردستان دەگرین ڕەنگە زۆریش پێیان وابێ کە ئەو سیاسەتی لە دەرەوەی ئەو دوو حیزبە پەیڕەوکراوە بە جۆرێک لە جۆرەکان یارمەتی دەربوو بێ بۆ بەردەوامی ئەو حکومەی کە لە هەرێمی کوردستان هەیە
من پێم وایە ئێمە ئیشکالەت لە سیستەمەکەماندایە لە شێوازی حکومڕانی هەیە کە ئێستا هەیە لە بەرامبەر ئەودا ئۆپۆزیسیۆن هەیە ئۆپۆزیسیۆن من پێم وایە دەستبەرداری ئامانجەکان یا گۆڕینی ئەو نەخشە سیاسی کە پێویستە لە حکومڕانیە هەوڵی بۆ دەدان نەدراوە ئاستەنگ هەیە ئاستەنگەکان سەرچاوەکەی دەسەڵاتە ئەمە ناڵێن ئۆپۆزیسیۆن بێ کەم و کورتیە بەڵام ئۆپۆزیسیۆن لە سایی حکومڕانیەک یا با بڵێم لە کەشێک کار دەکا کە کەشی نەبوونی دامەزراوەیە تۆ لە کاتێکدا لە وڵاتێک بڕوان نەبێ بە کە ئاڵوگۆڕی دەسەڵات بە شێوەی ئاشتیانە لە کاتێک تۆ هێزێکی نیشتیمانی ڕێکخراوی چەکدارت نەبێ لە کاتێکدا داهاتێکی شەفاف نەبێ لە کاتێکدا بەشکردن دابەشکردنێک چی نادات پەروەرانە بێ لە کاتێکە تۆ میدیایەکی نیشتیمانیت نەبێ هەموو ئەوانە مؤسساتەکانی مؤسساتی ئاڵوگۆڕکە تۆ دەڵێ دەسەڵاتی دادوەریە دەبێت دەسەڵاتێکی سەربەخۆ بێ حکوومەتە دەبێت حکوومەتی هاوڵاتی بێ پەرلەمانە دەبێت پەرلەمانێکی کارە بێت تۆ ئەوانت کە هەمووی پەک خراپێ تۆ چۆن دەتوانی لە سایی ئەو فەزا سیاسیە بڵێ ئۆپۆزیسیۆن دەتوانێت بەرنامەکانی خۆی جێبەجێ بکە بەڵام ئەمە مانای ئەوە نییە تۆ بەردەوام نی لەو گۆڕانکاریانەی یا لەو پرۆژەی کە خەڵک ڕاپەڕینی بۆ کرد بە شێوازێکی ئاشتی و بەدەیان مامۆستا سەلیم دوا پرسیارم لە جەنابەت ئەوەیە بە ئومێد خواستن نا بەڵام بە شێوەیەکی واقعی و ینی واقعین کە بخوێنینەوە تاکەی دەتوانین لەو دۆخە دەرباز بین یان ئەو دۆخە بگۆڕین بە ئاراستەیە کە لە بەرژەوەندی تەواوی خەڵکی هەرێمی کوردستان بێ و لە بەرژەوەندی ئەو قەوارەیە بێ کە هەرێمی کوردستانە وەڵا بە تاکید من پێم وە ئەو داهاتووی کە ئێستا هەیە هەم گۆڕانکاریەکان بۆ عێراقیش بە شێوەیەکی باش دەبێت چکە وەکو مامۆستادانەش باسی کرد وەزعی حکوومەتی عێراقی هیچ خەرچ خۆشیان لێ ڕازی نین و خزمەتیان بە خەرچ خۆشیان نەکردووە بەڵام یەک شێوەیان هەیە سیستەمێکیانەیە کە لەسەری دەڕۆن و کە زۆر جاریش بە ئێمە دەڵێن بگەڕانەوە بۆ ئەو دەستورە ئێستا ئێمە شتێکمان نییە لەسەری بڕۆین ڕۆژانە دەگۆڕێ ئێوارێ بۆ بەیانی دەگۆڕێ ینی میزازە و دەگۆڕێ بۆم پێم وایە ئەو چاکسازیە ئەگەر بە دەستور ڕێک بکرێ هەر جۆرێک بێ و هەموو وڵاتانیش تاکیدی لەسەرەوە دەکەنەوە گەڕانەوە بۆ دەستورم پێم وایە ئەوە بەشێکی زۆری بەر ئێمە دەکەوێت کە زۆر سوودی لێ دەبینینەوە ئەو کاتە دوای لەسەر سیستەما لەسەر ئەو ئەساسە ئێمە دەتوانین بینای خۆمان بکەینەوە بۆ نمونە ئێمە لە ڕابردووە کە ئۆپۆزیسیۆن بۆ مامۆستا باسی کرد ئۆپۆزیسیۆن بوون یان ئەگەر بین چاکسازی بووین لەسەر چه ئەساسێک دەیکرد هەر لایەنەی هێزی خۆی هەیە و هەر ئاسایشی تایبەتی خۆی هەیە و هێزی تایبەتی تو چۆنی چارە دەکەی نەزانی داهات چۆنە شەفافیت چۆنە سیستەمەکە چۆنە وەزارەتی پێشمەرگە وەزارەتی وەزیری پێشمەرگەمان دانا ئێدەوەرە وەزیری پێشمەرگە چۆن ئەم هەموو هێزە ڕێک بخاتەوە ڕێک نەدەکەوتەوە هیچ بۆ پێم وایە ئێستا ئەوە بەشێکی کە وڵاتان بە تایبەتی هاوپەیمانان تاکیدی لەسەرەکەنەوە ڕێکخستنی هێزەکانە ئەمە بە تاکید هیچ هێزێک لە دەرەوەی یاسا نابێ ببینێ ئەوە شتێکی گرینگە بۆ ئەو خەڵکە دوایەوە ڕێخستنەوەی بە پێی دەستوری عێراقی ئەوە دوو هەنگاوی گرینگە ئێمەش دەتوانین چاکە خوازان ئەوانەی دەیانوێت ئەم هەرێمە چاکەن بە بەشێکی بە عێراقەوە دەتوانین هەنگاوی باش بنین پرۆژەکان یەخ بخەین ئەو لایەنانەی کە جگە لەوەی کە ڕێخستنەوەی ئەم هەرێمی کوردستانە بەرژەوەندی خەرچی هەرێمی کوردستان کۆی دەکاتەوە کۆ بێتەوە بە پرۆژەیەکی باش بۆ بەردەمی خەڵکەوە دەنگدان بەڵام ئێستا بۆ هەڵبژاردننی عێراق لەوەی کەمێک زوو بێ بەڵام بۆ داهاتوو بە تاکید ئەوانە ڕێک دەخرێتەوە ئێمە کێشەی ئێستا کێشەیە کە لە بەردەمی خەڵک ئێستا مانوونەمانە کێشەی موچە و ئەمە 4 ساڵە قوتی بڕاوە ینی ئەوەی بۆ بگەڕێتەوە ئەم زادێتە سەرخۆ هەرواز لە عێراقیش نایەندرێ بەو شێوێ ئەگە موچە بدا تەواو بێ نەخێر دەبێت گۆڕانکاریش بکرێت سیستەمەکەش بە شێوازێکی باش بنیاد بنێرەوە چکە عێراق لە ماوەی 40 ساڵی ڕابردووە بەستێک دەدرێ ینی بە سەردەمی سەدامەوە هەربی عێراق خوێران لێوە نەهامەتیەکانی عێراق دەستی پێکردووە و بە تایبەتی ئێمەش بەشێک بووین لەو جەنگە لە 1970ەوە بەشێک بووین لەو جەنگە وێرانکاری تووشی بۆ بۆیە ئێمە لە 27 ساڵی ڕابردوو نەمانتوانی بەشەکەی خۆمان بنیاد بنینەوە ڕێکی بخەینەوە بەڵام دەرێت لەگەڵەوە هاوکات لەگەڵ عێراق شاو لەگەڵ و دەسوورەوە لەگەڵ سیاسەتی نێودەوڵەتی هاوپەیمانانیش پێم وایە هەنگاوی باش دەندری زۆر بەڕێز داناسە ئیسۆفی چاودێری سیاسی زۆر بەڕێز کاردەوە محەممەد هەڵسوڕای بزودنەوەی گۆڕان مامۆستا سەلیم کۆیی ئەندامی سەرکردایەتی بەرپرسی پەیوەندیەکانی کۆمەڵی ئیسلامی سوپاسی بەڕێستان دەکەین بە هیوان گفتوگویەکی سوودبەخشمان بە ئاراستەی بنیادنان ئەنجامدا بێ سوپاس بۆ هاوکارانی بەڕێزم سوپاس بۆ ئێوە خۆشەویستان تا بەرنامەیەشتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ